کە حەکیم بۆ خۆی شۆڕەسوارێکی بەتوانایە لە نووسینی شعر و شاعیرێکی زۆر با بڵێن ئەمەل بەخشە. حەکیمی شەکە لەو کەسانە فرە بەهرەیە، واتە حەکیم لە بواری ڕۆژنامەگەری ئەتوانی بڵێ قەڵەمە، لە بواری لێکۆڵینەوە قەڵەمە، لە بواری شعرا قەڵەمە، لە بواری ساختکردنەوەی دیکۆمنتی کلاسیکی ئەدەبی کوردیا قەڵەمێکی بەبرشت و بەدیارە. شارەکەی خۆشی فەرامۆژ نەکردووە لە کتێبێکی پێنجبەرگی داڵەبجە لە ئامێزی مێژوویدا ڕۆژانە چەندەها قوتابیان لە کتێبخانەکەی ئێمە سەردانی ئەکەن و داوای سەرچاو لە مامۆستا حەکیمەکەن. حەکیمی کوڕی مەلا ساڵح پیاوێکی ئەدەبوو نیشتیمان پەروەر لە زۆر ڕووداوی ناوچەکە و کوردستاندا قەڵەمی نووسین و جەستەی گەرمی ئامادە بوون. ساڵی 1954 لە گەرەکی کانی ئاشقا لەدایک بووم لە گەرەکە خۆشەکانی شاری هەڵەبجەیە. خوێندنی سەرەتایی من لە قوتابخانەکەی حەمدون بوو. ئەو وەختە ناوی تەقەدم بوو، پاشان گۆڕیان بە حەمدون. ئێوە دەستم پێ کرد، دوایی تا معهەدی ئیسلامی کرایەوە. باوکم بەڕەحمەت بێ نادمێ معهەدی ئیسلامیەوە لەوێ درێژەم بە خوێندنات هەتاوەکو زانکۆم پێهێنا، بەڵام لە زانکۆوە سەرکەوتوو نەبووم چونکە ساڵەکەم تاوە نەکرد. کاک حەکیم بۆ خۆی بنەماڵەیەکی منەوەرە، کوڕی مامۆستا مەلا ساڵحی گەورەیە کە مامۆستا مەلا ساڵحی گەورە، مامۆستا مەلا عوسمانی باشتی، مامۆستا مەلا عەلی باشتی، ئەمانەوەی کەس و زاوا و خەزور و مام و تێکەڵی یەکن. حەکیم لەناو مەکتەبەیەکی عرفانی، مەکتەبەیەکی ئاینی، مەکتەبەیەکی با بڵێن ئیسلامی گەورە پێگات، بەڵام لەگەڵەوەشە حەکیم مەسەلەن ئەو ڕێچکەی باو باپیرانی بەو شکڵێ ئەوان ناگرێ. نووسین و هەستی نەتەوایەتی لە پاڵنەرە گەورەکان بوون بۆ دەستکردن بەکاری سیاسی و چونە ناو هێزە جیاجیاکانی بزودنەوەی ڕزگاری خوازی گەلی کوردەوە. من ماوەیە لەژێر تەسیری یا لە فکری مارکسیستا بووم، بەڵام دوایی کە بزوتنەوە نەتەوەیەکە گەشەی کرد بە تایبەتی لە باڵی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەما یا لە سەردەمی پێشووترا لە سەردەمی پارتایەتیە کە مەلا مستەفای ڕەحمەتی ڕابەرایەتیە کرد، چوومە ناو یەکێتی قوتابیانەوە، پاشان چوومە ناو یەکێتی لاوانەوە. ئەو مامۆستا بەڕێزانەی کادیرەکانی لە ئێمە گەورەتر هەمیشە هانیانەدان کە ڕێز لە خەڵک بگرین، یعنی نەسیحەتی جوانیانەکردین و هانیشانەداین بۆ ئەوەی کە هەوڵ بین بخوێنینەوە. کاک حەکیم ئەو سەردەمانەش پیاوێکی ڕۆشنبیر بوو، پیاوێکی تێکۆشەر بوو، پیاوێک بوو بەڕاستی حەزت دەکرد لەگەڵ یا هەڵسی دانیشتی تەعاملی لەگەڵا بکەیت و کاری ڕێکخراوەی و ڕێخستن و حتا ناو جەماوەریشی لەگەڵا بکەیت. لە دوای ساڵی 1974ەوە بە تاکید با بڵێن 75 بەدوا یەکێک بوو لەو چوار کەسەی کە گروتینێکی تریان نابە ئەدەبی شیعری لە شارەکە، کە حەکیم لەگەڵ جەباری حاجی کەریم و دڵشادی عومەری کاچی و کاک فاروق فەتاح پێکەوە دەکرێ بڵێن دەستپێکی مێژوویەکی تازەی ئەدەبیاتی شیعری بوون لە شاری هەڵەبجە. حەکیم لە ساختکردنەوەی دیکۆمنتی شاعرانی کۆنی کلاسیکی کوردی لە وەلی دیێوانەوە بۆ نالی، بۆ مەجزوم، بۆ مەولەوی، ینی بوارێکی بەتوانا بووە. و حەکیم لە بواری سەحافا ڕۆژنامەنووسا بەتوانا بووە. لە بواری سیاسیە حەکیم کە بە بەڕێزە دەڵێم ئەو لەگەڵ ڕێخستنەکانی کۆمەڵای ئیشی کردووە، بەنهێنی و ڕۆڵی هەبووە، و لە پاڵ ئەوەشە شانۆکانی شیعرەکانی کۆڕەکانی ڕەنگانەوەی فکری ئەو بووە، واتە فکری ڕەنجدەران، فکری کرێکاران، فکری مەقاومە، شۆڕشی ڕزگاری. زیاتر گەشتمە کرد لە ڕووی ڕۆشنبیریەوە
شعری چاکترمە خوێندەوە دیوانی لەتیف پەڵمەت و شێکۆ بێکەس و فەرار شاکەلی ئەوانە تەسیرێکی تەواوی تێکردم بە تایبەتی عەبدوڵڵا پەشێو شاعرێکی شۆڕشگەر بوو مینبەرێکی گەورە بوو بۆ بانگەوازکردنی شۆڕش و لە بەرخوددان هەروەها لەتیف پەڵمەت بە هەمان شێوە ئەوە وای کرد کە لەگەڵیانە بژیم لە کۆتاییەکانی هەفتا حەوت بۆ هەشتا و هەشت من کاک حەکیم مناسی ئەویش لە ڕێگای کاری ڕێکخراوی ڕێخستنەوە کە ئەمانویست خزمەت بەم کۆمەڵگەی کوردەواریە بکەین و هەنگاوێک بەرەو پێشی بەرین یابی پارێزین لە لمۆزی تیژی داگیرکەرانی کوردستان. بەهۆی کاری سیاسی و چالاکیەکانی ناوشار کەوتۆتە ژێر چاودێریکردنی ڕژێمی بەعسە بوو لە یەکێک لە ڕۆژگارە نەگریسەکانی ژیانیدا دەگیرێت و دەست بەسەر دەکرێت. هەشتا و دوای گیرام ئیتر هیچم لەسەر نەبوو هیچی ئەترافێکم نەکرد کەسیش نەگیرا بوو قسە لەسەر من بکات بەڵام ئەوە زۆرتر ئەوە بوو بە پێی ئەوەی ئەو تەحقیقاتانە لەگەڵاکردم کەسەکانم ئەوەندە ناڕەحەت بوون بە تایبەتی دایکم و خوشکەکانم و براکانم باوکم جوابی نادوو بۆ ڕەحمەتی شێقاری کوێسە ئەو وەختە دەسەڵاتدارێکی گەورە بوو قسەی ئەخرا لە هەموو لایەکەوە ئەو شەوە چاویان بەستم بەڵام دەستیان نەبەستم ئیتر یەکێک ئەوەی چاوی بەستم چوە دەرەوە یەکێکی کە هات دیار بوو باڵای لە من بەدەستتر بوو یای بە شان ماوەتی حەزەتی شێقاری کوێسە چۆنە ناسیت وتم ئەوان بنەماڵی شێخ نەمیر بنەماڵی مەلاین و دۆستایەتی و خزمەتیمان بەیەکەوە هەیە ئەوانە وتی تۆ ئازادی وتمان کاک حەکیم بەڕاستی ئیتر تۆ تقریبا لە ئەنجامی کارکردن و دڵسۆزیت و جوڵان بۆ کورد ئیشەکانت ئاشکرا بوون بۆ ئەوەی نەگیرەیت من پێمان باشە خەباتی شار بگوێزیتەوە بۆ شاخ و ببێ پێشمەرگە. ئەو زەمنێکی زۆر لە ناو ڕیزەکانی کۆمەڵی ڕەشدەرانی کوردستان چ لە ناوشار و چ لە شاخ تەمەنی خۆی بەخشیوە کە کاتێکیش ژیانی ڕێخستنی ناوشار بەجێڵێ و ڕوو دەکاتە شاخ شان بە شانی پێشمەرگایەتی پەیوەستە بێ بە یەکێتی نووسەرانی شاخەوە. نووسینەکانی شاخی زۆریان دەستنووسی تایبەتی ناو سەنگەر و بنگرد و ژێردار بەڕوەکان بوون و چەندین ساڵ خزمەتیان بە چینی سیاسی ئەو دەمە کردووە. لە چیا چاپمکردن سەی زۆر کەم بوو دەسەڵات نەبوو بە ناوی یادنامە کۆمەڵی شێعر بوو چاپم کرد بەڵام مێژوویەک بوو بۆ من چونکە لەو سەردەما ئاوا لاوێک بووم و دیوان چاپ بۆ ڕەفیقەکانم ئەیان خوێندەوە بۆ من جێگەی شانازی بوو. ئەو کتێبە من پێم وابێت لە ساڵی 1985 گەیشتە دەست ڕێخستنەکانی ناوشار و ئێمە کتێبەکەمان بەدەست گەیشت کتێبێک بوو لە کاتی خۆشیە سەدایەکی باشیەوە لە چیا چەند کەسێک ئەهلی قەڵەم بووین و حەزمان لە بابەتی قەڵەمە کرد یەکترمان گرتبوو هەرچێک من بم خوێندایەتەوە قسەیەکم بۆ ئەوان پێوەی ئەو بۆ بۆن و ئەو بۆ ئەوە مێشکی یەکترمان فراوانترە کرد یەکتریمان زۆرتر هانەدا بۆەوەی خوێنینەوە و سوودی زیاتر وەربگرین. ڕووداوە یەک لە دوایەکەکانی عێراق و کوردستان کاریگەریان لەسەر هزری حەکیمدانەوە کە هەر ڕووداوێک لە نووسینەکانیدا ئامادەبوونێکی ڕۆحی هەیە. کۆمەڵێک بەیەکەوە لە هەڵەبجا یەکمان گرت من و جەباری حاجی کەریم و دەرشاد ئەمەرکاکی و فاروق تۆفیق پێکاتەیەکی بچکە لەمان بۆ خۆمان دروست کرده بوو کاک ئەژی گۆران یاد هات کۆڕێکی بۆ گرتین لە کۆڕەکە چاومان کرایە ڕوبڕووی جەماوەرێکی زۆر ئەتوانین قسە بکەینانی من خۆمێکێک بووم لەو کەسانەی کە بەشداریم تیا کرد
قاچم ئەلەرزی لێوم ئەلەرزی چونکە یەکەمین جارمان بۆ ڕوبەڕووی جەماوەرێکی گەورە ببینەوە لە هۆڵێکە ئەوە ئەزمونێکی باش بوو بەڵام دوایی هیچ تری بەستراحال ئیتر گەشاینەوە لەگەڵ ڕوو لە ڕەخساری خەڵکەکەدا ئاشنا بووین و زۆرمان پێ خۆش بوو ئەو کۆڕانەوەیان لێ هات کە پرشنگێکی جوانی بە ڕۆشنبیری شارەکە گەیاند و هەروەها کاگەژی گۆران کە ئەو کارێک کرد کارێکی باش بوو بە ڕێگەیەک بۆ ئێمە کە شێوەی کۆڕی ئەدەبی چۆن بەرین بڕێوە. عاشق بووم بۆی کە ئەم کەسیەتیە بناسم خۆشببختانە دواتر زانیم ئەمە مامۆسایەکی هاوشاری خۆمە چونکە کاتێکە کاک حەکیم لە هەڵەبجەدا کاری کردو مناڵ بووم لە مستەوای ئەدەبی ئەوەدا نەبووم. یەکێک لە مەهامە جوانەکانی ئەوە بوو چەند خەمی تەسقیفکردنی خۆی بوو دوو ئەوەنەش خەمی تەسقیفکردنی ئەو گەنجانە بوون کە لەو سەردەما مەسەلەن هاتبوونەوە ناو مەیدانی ئەدەبیات و هونەر. ڕووداوی ساڵی 1970 و لێکەوتەکانی لە شاری هەڵەبجە بەشێک لە نووسینەکانی حەکیمی بارەسەی حەماسەت و خۆشەویستی بۆ شارەکە و خەڵکەستەم لێکراوەکەی گۆڕی. حەقێکیش هەیە هەڵەبجە بوو بە ڕەمزێک بۆ کورد بەگشتی دنیای ڕاستچڵەکان بەو شەهید بوونەی اینجا ئەم بەرهەمەی سیاسی ئێستا هەمانەوەکو ئەم ئیدارەیە بەرهەمی هەڵەبجە و ئەنفال و ئەوانە بوو جینەساید بەڵام هەڵەبجە لە پێشتر چونکە بە چەکی قەدەغەکراوی جیهانی لێ درا ڕاست و چاو ئەو هەموو شەهیدەی لێکەوتەوە تا ئێستاکەش برینداری تیاماوە. حەکیمی چێک بوو لەو کەسانە کە لە بواری شێعرا ئەو کاتە خۆتە دەنزانی نەهامەتی بوو و بە ئەزنەیەڵا ئەو شێعرانەی کە بۆنی خاک و بۆنی نیشتیمان و بۆنی ئازادی و بۆنی ڕزگاری لێبێت بڵاو بێتەوە بۆیە زۆربەی ئەدیبی کورد زۆربەی نووسەری کورد هانای ئەبرد بۆ ڕەمز بۆیە زیاتر قوتابخانەی سیمبۆلیزم با بڵین بەرقەرار بوو. کچێکی جوان چرای عشقی لە شەوکاری دوری کوڕێکە داگرسان کوڕەشێت بوو هەموو شێ پەپولەی خەو تیشکی چاوی جێ هێڵا ڕۆژیش وەکو باڵداری هێلانە سوتا و سرەوت و ئارامی ئەبڕا کچە لە دیاری خوا ئەچوو سروەی نیگای هۆگری هەر چاوێ ئەبوو گیری ئەکرد وەک کەلەپچە ئەگەر حەز ئەکەن بزانن کوڕەشێتەکەکە من و کچە جوانەکەش هەڵەبجە. کا حەکیم ئەرکێکی تر کە دەتوانم بڵێم وەکو مێژوونووسێک توانی خزمەتێکی باش بە مێژووی ئەم شارە و مێژووی گەلەکەمان بکە بە بەرهەمێنانی 5 بەرگ لە کتێبە بەناوبانکەی مێژووی هەڵەبجە کە بۆتە سەرچاوەیەکی زۆر باش بۆ نووسەران و توێژەرەوان و من دەتوانم و شایەتێش بەم ئەم کتێبە 5 بەرجەی لە چەندین دیراساتی ئەکادیمیا وەک سەرچاوە بەکارهێنراوە. بەرگی یەکەم تایبەتە بە گشتی لەبارەی جوگرافیەوە لەبارەی زەویزارەوە لەبارەی شۆڕش و لەبارەی شۆڕشی ئەیلول و گوڵان بە تایبەتی لەبارەی حیزبایەتی و سیاسی و تێکەڵەیەکە لە هەموو شێوەکان. بەرگی دووەمی هەڵەبجە تایبەتە بە شاعیران. بەرگی سێم کەلتور و میتۆلۆژیا ئادا بە ڕوسمی خەڵک چۆن هەڵسوکەوت کراوە چۆن میوانداری کراوە چۆن شاوی کراوە ئالە و بابەتانە کەلتورەکەیە. بەرگی چوارەم شانۆ و مۆسیقا. بەرگی پێنجەم چیرۆک و ڕۆژنامەگەیی. بە درێژایی ئەزمموی نووسینی پێم وابێ زیاتر لە 30 کتێبی جۆراوجۆری بە چاپ گەیاندووە کە خۆشببختانە ئەمەشمایی دڵخۆشی و مایەی ئومێدێکی زۆر باشە بووە ئێمە و بۆ کە حەکیم خۆش. یوسف زڵێخای خانای قوبادیە دیوانی مەهجووریە دیوانی بێسارانیە دیوانی مەجزوبە دیوانی یوسف بەگی ئیمامیە دیوانی خاڵۆی کوماسیە دیوانی ناتقە ئەحمەد موختار بەگی جافە لەسەر هەموو ئەمانە کا حەکیم کاری کردووە بە تایبەتی ئەمە گەر بزانین ژیانی کا حەکیم هەتاوەکو ساڵانی 92 تا 2000 ژیانێکی پڕ لە
ڕاکە و گرتن و کەشف بوون و شۆڕش و ئاوارەی و دەربەدەری و کولەمەرگی و ئەمانە بەڕاستی قارەمانێکی ئەوێ کە تۆ بتپەرجێتە سەر هەموو ئەو کتێبانە. بەردەوام خەریکی نووسین و خوێندنەوە وەرگێڕان بووە. لەو ماوەیەشتا چەندین دێڕە شیعری لە بواری خۆشەویستی و غەزەلدا نووسیوە کە بوونەتە سرودی سەرزاری لاوان و دڵداران. مەجوب شاعرێکی چاکی سەردەمی مەولەوی و ئەوانە بووە، هەتا مەولەوی بە باڵای بڕیوە ئەوێ بڕیاوە باڵای کاڵای ڕئیسی ڕیجال الغەیب بە ئەحمەد پریسی. خۆی لە بەڕێگەز بە ناون ئەحمەدی و خەڵکی پریسی سەری نۆڕۆڵیە، بەڵام لە قەبی شعریەکەی مەجوبە شاعرێکی چاک بووە، بەس بەداخەوە ئەوی شەر ئەوەنەیەم لێ دەستکەوت، بەڵامتم با بێ بە دەواازەیەک خەڵکێکی کە ئەگەر شک بەرن بەکو بۆم بنێرن بتوانین چاپی دوێنێ بکەینەوە دەوڵەمەندتری بکەین. زانیاریەکانی ئێمە لەسەر کەسێتیەکی وەکو مەسەلەن مەجزوب یا یوسفەگی ئیمامی یا مەلابڵای داخی یا مەلا ڕەسوڵی فانی کە کاتە خاڵی مەولەوی، ئەمانە کا حەکیم هێشتا لە هەربەری داماوە بەپی ئەو دەستنووسانی کە لە بەردەمی داهەن و بیپەرجێتە سەر کار و لێکۆڵینەوەی زانیاریەکانی ئێمە زیاتر دەکات. ئێمە تاوەکو دیوانی مەجزوبی کا حەکیم زانیاریەکی ئەو تۆمان نەبوو، هەرەوەنە دێڕە شعرێکی مەولەوی هەبوو کە لە دیوانەکە یا بۆ کاک ئەحمەدی پریسی و مامۆستا شاعری قەراخی هەنێکیشی لە کەشکۆڵی کەلەپوری کوردیا بڵاو کردبووە. کارێکی تر ڕەهندێکی تری کارکردنی کە حەکیمی مەلا ساڵاح توێژینەوە و ساختکردنەوەی شعری شاعرە کلاسیکەکان بووە، وەکو مەولەوی و وەکو بێسارانی و وەکو ئەحمەد موختار بەجی جاف و وەلی دێوانە و نالی و کارکردن لەسەر نالی و دواتر شاعرێکی بەتوانایی وەکو شەید فاتح کە حەکیم توانی شعرەکانی لە فەوتان ڕزگار کا و لە نامیلکەیەکی جوان و قەشەنگا چاپیان بکات. من عاشقێکی تەواوی مەولەوی بووم، بەڕاستی لەگەڵ نالیا زۆر دۆست بووم، زۆر خۆشەویست بوو، لە گەورە بوو لە لام، بەڵام کاک محەممەدی حەمەباقی یادی بەخێر لە سلێمانیە ئەو هانیدا مەولەوی بخێنمەوە، وتی مەولەوی گەورەیە، پیرەمێردی ئەترافی پێ کردووە، شێخانی نەقەشبەندی ئەترافیان پێ کردووە، بەگزاکانی جا ڕێزیان لێگرتووە، پاداشتیان ناوەتەوە. منی دەستم کرد بە مەولەوی، لەناو مەولەویە نقم بووم، زۆر شتی چاکم سوود لێ وەرگریانی بوو بە منبەرێک بۆ من بتوانم مێشکم بکاتەوە و بیر و خۆشم فراوانتر بکات. ئەوە یەکێکە لە شاکارەکانی خانای قوبادی. خانای قوبادی شاعرێکی مەزنی کوردە، پێنج ئاوا هینی یوسف زلێخا، لێلێ و مەجنون، شیرین و پەرهار، شیرین و خسرۆ، ینی ئەمە نیزامی گەنجەوی پارس، ئەو پێنجەیە پێڵەن خەمسەی نیزامی، ئەمیش لاسایی ئەوی کردوێتەوە وەکو بڵێ شەڕی لەگەڵاکە، مەناپەسی لەگەڵاکات. ئەمیش ئەوانەی چاپ کردووە کێکەرەوە بەرهەمانێک کە من دەستم کرد خوێنەریشی زۆر بوو، بە تایبەتی ئەوانەی کە لە سەرزاری گۆرانن سوودیان لێ وەرگرتە بوو. میرزا شەفیعی کولیایی یەکێکە لە شاعرە دیارەکانی سەردەمی بەر لە مەولەوی. منی لە سۆراخی خۆمدا لە ناوچەی کولیایی گەڕام بە دوای دەفتەر و دەستنووس و کەشکۆڵ و بەیازەوانە هەندێکی باشم لێکۆ کردەوە، ئەو کتێبی لێ دەرچوو کە ئێستا لە بەردەستی خوێنەرایە. نووسینەکانی حەکیمی مەلا ساڵح بوونەتە جێی چەندین لێکۆڵینەوە و بەدواداچوو. ئەم سەرچاوانەی کە حەکیم سەرچاوەیەکی باشن بۆ توێژەرەوە ئەکادیمیەکان، بە تایبەت خوێندکارانی زانکۆ، ئەوانەی لە هەوڵی بەدەستێنانی نامەی ماستەر یا دکتۆرایان، بە تایبەت لە بواری مێژووە. هەر لەبارەی ئەدەبیاتی هونەری و ئەدەبیەوە یان ڕوون لێنێن یا سەرچاوە خەمە بەردەستیان، یا قسەیان بۆ ئەەکەم، یا ڕێنوێنیانەکەم کە
ڕێگەیەک بگرنە بەر بتوانە سەرکەوتو بن لە کارەکەیانە. زۆری لەو نووسرانی کە لەسەر مێژووی هەڵەبجەش دەنووسن کە کۆمەڵی خەڵکی ئەکادیمیشن بابەتیان لەسەر مێژووی هەڵەبجە ئەبێ ئەگەڕێنەوە بۆ سەرچاوەکانی ئەو کتێبانەی کە حەکیم دەستی بۆ بردووە و چەندین جار چەنەها نووسەر لە شارەکانی دەرەوەی هەڵەبجەیشەوە هاتوونەتە خزمەتی مامۆستا حەکیم لە کتێبخانەی ئێمە یەکیان دیوە و یشەکە لەوانەی کە زۆر ڕاوێژی پێ دەکەم و یەکێکە لەوانەی زۆر کاریگەری لەسرم هەیە و خۆشەویستی لە نێوانماندا هەیە و هەر منیش نیم ئەگەر ئەو جیلانەی پێش منیش بە وەفاوە و خۆشببختانە وەفادارم بەوەی کە ناوی کا حەکیم لە شوێنی خۆیان بەرن هەر دروستکردنی پەیکەرێک لە باخچەی ڕۆشنبیری هەڵەبجە لەلایەن خۆشەویستەکانی کا حەکیمەوە کراوە ئەوە جێگەی ئەوەیە کە کا حەکیم خاوەنی دەستکەوتی معنەوی گەورەیە. ئەمەش بە بڕای من فەسڵێکی تر جوانێکی تر و کارێکی پڕ لە بەرهەمتری کە حەکیمە کە ئێمە ئێستا کۆمەڵێک گەنجی ئەو سەردەمە بووین لەسەر دەستی ئەو پیاوە هاتینە پێشەوە و ئێستا توانیمانە وەک وەفایەک بەردەوام بین لە ئیشوکاری ئەدەبیاتی خۆمان. هەموو بەرهەموو خزمەتەکانی حەکیمی مەلا ساڵح لە بواری ئەدەب و مێژووی ئەم نەتەوەیەدا دیاریەکن بۆ پێگەیاندنی نەوەکانی داهاتوو شۆڕشێکی هزری بەردەوام. حەکیم فرەڕەهەندە حەکیمی مەلا ساڵح دەتوانم بڵێم چەند دەستێکی بەتوانای هەیە چەند مێشێکی بەتوانای هەیە لە مەجالەکە کا حەکیم ئەگەر باسی وەرزشکەین لە بواری وەرزشە ڕۆڵ و نەخشی هەبووە ساڵانێک ئەگەر باسی هونەری شانۆ بکەین دەرهێنەرێکی زۆر چاک بووە نووسەرێکی باشی نووسینی شانۆ بووە. مامۆستا حەکیم لێکۆڵەر و ساختکەرەوەیەکی باشی ئەدەبیاتی کلاسیکی ئێمەیە بە تایبەتی لە مێژووی ئەدەبدا و تێکستۆلۆژی شعری کوردیدا و بە تایبەتیش قوتابخانەی شعری ماچۆ نەتوانراوە بەقەد ئەو توانایی کە هەی بووە لای جدی لێ بکرێتەوە. ڕاستە لێرە و لەوێ لە مەراسیمی تایبەتە یا لە مەراسیمی گشتگیرە خەڵاتی ڕێزلێنانی پێبەخشراوە بەڵام ئایا ئەو خەڵاتی ڕێزلێنانە وەک ئەو خەڵاتەیە کە نەتەوەکانی تر لە بەرامبەر نووسەرەکانیانە ئەنجامیەدەن لا ئێمەش وایە بە تاکید نەخێر کە حەکیم شایانی زۆر لەوە زیاترە. دوجار حەکیم کەسێکی سادە و خزمەتکارە ژیانی ڕۆژانەی لە ماڵەوە و کتێبخانەکەی و کتێبخانەکەی هەژار مۆکریانی بەسەر دەبات و لەگەڵ نەوەکانی بەخۆشەویستیەوە هەڵسو کەوت دەکات.